لە وەرزشدا چەندین کاری مرۆڤ دەستانە و چەندین کاری جوان ئەبێتە جێگەی سەرنجی ئەوانەی کە عاشقی وەرزن و ئەوانەشی کە لە وەرزش دوورن. ئەم کارە جوانەی یاریزانانی یاری نەورۆز و ئەم پیشەگەرە بۆ ئەم هاندەرە بچووکە کارێکی سەرنجڕاکێش و جوانە کە لە یاریگای سلێمانی ئەنجام درا. ئەوە یاریزانەکانی یانەی نەورۆزە کە کارێکی سەرنجڕاکێشان بۆ بچووکترین هاندەری یانەکە کرد. ڕۆژی هەینی لە میانی یاری نەورۆز بەرامبەر بە ئیت ساڵات لە جامی عراق کە بە سەرکەوتنی تیمەکەی شاری سلێمانی کۆتایی هات، یانەکە میوانداری بچووکترین هاندەری خۆی کردبوو کە ناوی بارینە و توشببووی نەخۆشی پەککەوتنی سیەکانێتی و پێویستی بەردەوامی بە ئامێری ئۆکسجین هەیە. ئەم هاندەرە و باوکی هەمیشە لە یاریەکانی یانەی نەورۆز ئامادەن و تامەزرۆی بردنەوەی تیمەکەن. یاریزانان و ستافی تیمەکەش دوای یاریەکە چوونە لای بارین و پێشوازیان لێکرد و وێنەی یادگاریان لەگەڵدا چرکاند. هەروەها هەردوو پیشەگەری تازە گەڕاوەش بۆ یانەکە کلاودیۆ مارەدۆنا و ئیڤیانی چەند ڕۆژی پێشوو سەردانی ماڵی هاندەرە بچووکەکەیان کرد و درێسی یانەکەیان پێبەخشی و دیاری دیکەیان پێبەخشی و پێیان وت ئێمە گەڕاوینەتەوە بۆ شاری سلێمانی و یاری بۆ یانەی نەورۆزەکەین. Hello. Welcome, Maradona. Welcome, Maradona. شكرا.